ڕێژوان و هاوبیر دوو هاوڕێن و لە خوێندنگەیەکی زانستی کۆمپیوتەر بەیەکەوە دەخوێنن. لە پێشنگەیەکدا بەشداریان کردووە کە بۆ نەمایشی کاری زانستی خوێنکاران سازکرا بوو. ئەوان بە کۆمەڵێک پێداویستی سەرەتایی جۆرێک لە ڕافعەیان دروست کردووە کە بە هایدرۆلیک کار دەکات و دەڵێن بەرنامەی گەورەتر لە ژیانیاندا هەیە کە ڕەنگە لە ئایندەدا جێبەجێ بکەن. پێکاتەکەی ئەمە کارتۆنی ڕقە لەگەڵ سرنج و دەمێکی هەیە، ئەتوانین پستانی بکەینە سەر سرنجەکە و جوڵی پێ بکەین بە چ لایەکە بمانەوێت. ئیمکانێت ئەگەر هەبێ ئەتوانین، بەڵام کاتی زۆرەوێت. چۆن بڵێ ئێمە تەلەبێ شەشین بە هەفتەیە کاتمان هەبوو دروستکەین، ئەگەر کات زیاتر باشی باشترمان دروست کرد و گەورەتریشمان دروست کرد. لەو پێشنگایەدا کە بۆ ژمارەی خوێنکار کرابوویەوە هەر یەکەیان بەرهەمەکانی خۆیان نەمایش کردبوو. هەبوو بزوێنەری شەمەندەفەر و هێندێکیشان پاوەربانک و مۆبەریدیان دروست کردبوو. بەڕێبەری خوێندنگەکەش دەڵێت هیوای زۆریان بە خوێنکارەکانیان هەیە و هەر لە ئێستاوە کۆمپانیەکان ئامانجیانە کار لەگەڵ ئەو قوتابیانەدا بکەن سەرەڕای ئەوەی دەستکراوە نین لە یارمەتیدانیان، بەڵام ئەوەی لە دەستیان بێت کەم تەرخەمی ناکەن. ئێمە ئاماژمانە دروستکردنی ئەم ئامادەیەکەدامانە حکومیە تەبعاً دروستکردنی کادێری وەسەتە، کادێری بۆ بازار دروستکەین. هەر لە سەرەتاوە ئێمە هەوڵمان ناوە پرۆگرامەکان بگۆڕین لە ئەساسەوە لە پرۆگرامەکان دەستمان پێکردووە و ئێستاش بەرهەمەکانی وردە و دەخەریکە دەرەکەوێت. ئەم نیشانی کە لێرا بینیتان ئەمانە تەنها بەرهەمی خوێندکاران خۆیانن و خۆیان دروستیان کردووە. ئێمە تەنها سەرپەرشتیمان کردووە ئەم بەرنامانی کە لێرا هەیە و سپاس بخوا بەرنامەکان توانیوتی جێگای خۆی بکاتەوە، نەک لێرە لە دەری شۆ جێگای خۆی بکاتەوە. و چەندین کۆمپانیا هاتووە ئەم کۆمپانیانە پەیوەندیان پێ بدون لە ئێستا و کۆمپانیای حەز ناکەم ناوەکەی بەمەلە بۆ ساڵی کەم چەند خوێندکارە تەعینەکەم لای خۆم. لە باشووری کوردستان زۆرن ئەوانەی توانای زانستیان هاوشانی داهێنەر و بلیمەتەکانە، بەڵام نەبوونی هاوکاری و گیرفان بەتاڵی ڕێگر بووە لە گەشەسەندنی توانەکانیان. ئەو خوێنکارانەی کە ئەمڕۆ بەشداریان کردبوو لە پێشنگایە کاریەکێکیان بە پرۆژەیەکی بچووک بەشداری کردبوو، دەڵێن ئەگەر بێت و مادەیان لەبەردەستا بێت دەتوانن ئەم پرۆژە بچووکانیان بکەن بە پرۆژەیەکی گەورە لە ئایندەدا. ڕامێ عوسمان، کەناڵی ئاسمانی پێیان، سلێمانی.